دروستکردنی ئەم کارگەیە ئەبێتەوەی ئەوەی کە هەم ئۆکسسیجین بۆ نەخۆشخانەی فریاکەوتنی فێرکاری هەڵەبجە و هەم نەخۆشخانەی وەفا دابین بکات. ئێمە ئەمڕۆ حەزمان کرد بەم مەراسیمە و لە خزمەتەوەدا ئەم کارگەیە یاخود ئەم پرۆژەیە ئیفتیتاح بکەین. دووبارە سپاس بۆ جەنابی پارێزگار، بۆ کاگاسم حاجی محەممەد، بۆ جەنابی حاجی عابید هەورانی کە یەکێک بوون لە کارکتەرە گرنگەکانی سەرخستنی کەرتی تەندروستی لە شارەکەمان لەگەڵ ڕێکخراونە حکومی و حکومیەکان، لەگەڵ حکوومەت هاوشان و هاوتەری توانیویانە ئەو ئەرکە گرنگە بگرنە ئەستۆ کە خۆشبەختانە ئێستا وای کرد کە نەخۆشخانەکان خەریکە بەرەو چۆڵبوونەڕوە، بەڵام ئەمە واتای ئەوەی نییە کە کۆرۆنا تەواو بووە، چونکە ئێمە چاوەڕێی ئەو شتانی کە لەسەر کۆرۆنا وترێ هەمووی چاوەڕوان نەکراوە. ئێمەش بۆیە داوا لە هاوڵاتیانەکەین چۆن پابند بوون بە بەستنی ماسک، چونکە بەستنی ماسک بوو خێرایی بڵاوبوونەوەی نەخۆشیەکەی سنووردار کرد.